لا درێژەی یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی ئەستێرەکانی عێراق و لە شاری بەغداد و لەسەر یاریگەی ئەمانەی بەغداد نەورۆز بووە میوانی خاوەن ماڵ. یانەی نەورۆز لە سەرەتای یاریەکەوە لە ئەمانەی بەغداد بەهێزتر دەرکەوت. سوور پۆشانی شاری سلێمانی زوو مەترسیان دەخستە سەر گۆڵی خاوەن ماڵ. محەممەد سامی لەم دەرفەتە تەواو نزیک بوو لە گۆڵ، تۆپەکەی بە تەنیشت چوارچێوەی گۆڵ چوە دەرەوە. هەوڵەکان بەردەوام بوون بۆ گەیشتن بە گۆڵ. لە خولەکی 24 بە ئەسیستی محەممەد سامی ئیبراهیم تۆمی واینێجیری بربەستی یەکسانی شکاند و نەورۆزی بە گۆڵ یەکەم پێشخست. نەورۆز لە یاریەکە بەردەوام مەترسیدار دەردەکەوت لەسەر گۆڵی ئەمانەی بەغداد. لە خولەکی 46 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەژمارکردن ئیبراهیم تۆمی واینێجیری جێبەجێ کرد و گۆڵی دووەمی خۆی ویانەکەی لە یاریەکە تۆمار کرد. نیوە یەکەمیش بەم ئەنجامە بە کۆتا هات. لا نیوەی دۆم یاریەکە پێچەوانەی نیوە یەکەم داخراوی بەخۆیەوە بینی. ئەمانەی بەغداد هەوڵی گەڕانەوەی بۆ کەشی یاریەکە دەدا. نەورۆزیش بە بەرگریەکی پتە و دەردەکەوت و لە هێرشە هەڵگەڕاوەکانیش مەترسیدار دەردەکەوت. لە کۆتایەکانی یاریەکە نەورۆز لە زیاد لە بۆنەیەک نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵی زیاتر. لە خولەکی 92 لە ڕێگای ئەحمەد عەبدوڕەزاق نەورۆز گۆڵی سێمی تۆمار کرد، بەڵام ڤار بەهۆی ئۆفسایدەوە ڕەتی کردەوە. نەورۆز بەرامبەر هێرشەکانی کۆتا ساتەکانی یاریەکەی ئەمانەی بەغداد وەستایەوە تا فیکەی کۆتایی ناوبژوان بە ئەنجامی 2 گۆڵی بێوەڵام لە یاریەکە براوە بوو. بەم شێوەیە نەورۆز کۆی خاڵەکانی بۆ 7 خاڵ بەرز کردەوە و بە کاتی چووەخانەی پێنجەم. ئەمانەی بەغدادیش بە 4 خاڵەکەی لە خانەی 16 دەبیندرێت. لە هەفتەی شەشەم نەورۆز لە یاری دەستپێک پێنجشەممە پێشوازی لە کەربەلا دەکات. ئەمانەی بەغدادیش هەینی داهاتوو دەبێت تا میوانی حدودی هاوشاری. حوسێن محەممەد، کەناڵی پێام. حكم اللقاء حامد طالب يوني أحداث هذا اللقاء بفوز نادي نوروز على نادي أمارة بغداد